کاگو شایجان خۆشحاڵین بەدیدارێ بەخێر بێ یاخوا پاسە من زۆر خۆشحاڵ بووم ئەمڕۆ هاتم بۆ دەستگای ڕوانگە بۆ شاری هەولێر و خۆشەویست و هەمیشە لە یادم گەورە کردین لە هەڵبجۆ ئەزێتی کێشاوە تەشریف ناوتێ یاخوا بەخێر بی تەندروستی و چوانە وەزع چوانە ئێستا وەڵی لە سەدا سەدم باشم گوێ نادەمێ ئەڵە کەمەندام ئەو کەسە نیە کە هەردوو قاچی لەدا بکەم ئەو کەسێکە کار ناکە من کەمەندامنی من ئیشەکەم خزمەتی ئینسانیەتەکەم خۆم بە کەمەندام نازانم جەناب کەسایەتیەکی قوربانی دەر کەسایەتیەکی کە دەستێکی باڵاوە بۆ لە پاکسازی پاکردنەوەی ئەم چیانەیە چیاکانی کوردستان بەبێ جیاوازی پێشەوەی بچمە ناو ئەو هەستی قوربانیدانە و ئەو مێژووی کە هەتە لەوەی کە چیاکانی کوردستانە پاکردوێتەوە لە مین و ئەلغامی پێشووتر ڕژێمی پێشووتر حەزەکەم لە ژیانی مناڵیەوە دەست پێ بکەین تۆ لەکوێ لەدایک بووی کاگوشە من ناوم وشار عەلیە ناسراوم بە وشیاری ئەلغام هەڵگر پێش مەڵێن وشیاری مین هەڵگری ئەم سێ ناوم هەیە ڕاست من کاتی خۆی تەلەبە بووم زۆر تەمەڵ بووم لە مەکتەبە یعنی تەمەڵیەکەم بێ ئەنادە بە ڕۆژ نەبوو من شەق نەخۆم ئەوە هیچ ناچووە مێشکمەوە ئیتر لە سەڵمەتر و بەرید و ئەمانە دایمە لە مەکتەبەکانە ڕامانە کرد مەکتەبەکانیاندا لە یەکە تا نمونەیەک بۆ بگێڕمەوە لەو کاتێکە مناڵ بووم لە قوتابخانە بووم 36 مەکتەب ڕامان کرد 16 زەمان ماوە دۆمەکانیان دەرکرد یەکەمەکان منێکێ بووم لە مەکەمان ڕام کرد لە سەڵمەتریە وەڵا پێش کە دەمانچەکەی تەقاند پێش لەو بگەمە لای خۆم بەم لە پەتەکە دەرپێکەم داکەوتە تا هەڵم کێشاوە بەلادرێ بۆ یەکەم و تر جەماوەریان کاگوشاری یەکەمە چونکە تا دەرپێکە هەڵ کێشاوە توتە پێڵاوی دڕاویشم لە پیا بوو بەتەل دوورا بۆ کوڕێکی فەقی لە ماڵێکی هەژار بوو نیێمە ینی جەناب ئینسانێکی جم و جوڵکەر و خێرا بووی دوو گۆڵی شتو ئانەشتە کرە و کاتە دوو گۆڵی ئێستا یەک یاری لەبیر دەراچی من حەزەکەم لە یاریشە بەس وڵاتە هەژارەکان بیۆنە بە تایبەتی بەرازیل حەز لێوانە بیباتەوە بەڵێ وڵاتیشتر خۆ یاری و دوو گۆڵی ئەوانە تەکرد پێشەوە ئەم من خۆم هەجووم بووم پیانەوتم ساروخەکە بەس بەداخەوە ئێستا ملات وەڵی فڵچەی سایرە دوولێتەوە جەناب ئینسانێکی ڕاستی بە خزمەتی یاری دوو گۆڵیمان ناکرد زۆر بەی جارمەیان کاگوشار تۆ سەریعی تۆ لە هجوومەکە ئەم بردیا کۆڕناڵ ببوو یا گۆڵمە کرد ئەو دوانەیەکیان بوو بەس بەداخەوەی ترەوە وام لێ هاو ئەی خوێندون و قوتابخانە و چۆن بوو تا چەنە خوێن وڵی لە مەکتەبە زۆر تەمەڵ بوو مەتایەکی متاوەستەم خوێن تەمەڵ بوو میتر دوای ئەوە دەستمدا فەلاعەتی و کاری ئینسانی میتر دوای ئەوە پێشمەرگە هاتە دیەکەمان و منیش پەیوەندیم کرد و کاتە بە هێزی پێشمەرگە هەر ئەوە بووی بە پێشمەرگە بەڵێ چوومە شاخ ئیتر ماوەی چەند ساڵێ لێوە بوو ئیتر ئەو کاتە کە ڕاپەڕین دەستی پێ کرد ڕاپەڕین چەخماخی ڕاپەنیە من هاتمەوە دایکم ببینم دایکم وتیان دایک و بە گولەی وێڵی ئەو ڕۆژە کەرکک گیرا گرتنی کەرکک بەداخەوە دایکم گولەی وەڵ کوشتە بووی ئیترەوە گەورەترین کارەسات بوو لای من چونکە من تەمەنێکی زۆر بوو دایکی خۆم نەبینی بوو خوا خۆش بێ ئیتر هەواڵی براوشتەکانیشم پرسی ئەو کاتێکی میاباران هاتبوون بۆ شاری هەولێر بۆ ئێرە خەڵکی شاری هەولێر شوێنیان بۆ کردبوون و پێخەف و جلو و بەرگ و خزمەتێکی گەوریان کردوون من باوەڕ ناکەم خەڵکی هەڵەبجە و شارە زوورە هۆنەمان بە حیاتی خەڵکی وەفا و ئینسانیەتی هەولێریان لەبیر بچێ چونکە هەولێر بڕبڕەی پشتی هەموو هەڵەبجێ و شارە زوریە بوو لە کاتێکی میابارانە ئێمە لە یادیان ناکەین کاک وشیار ئەی کەی بچوو بۆ یابان کاگوشە ڕۆژێکیان لە چایەخانە بوو مەجموعەیە هین هاتن پێنجێنی هاتن بە شوێنمانە هاتنە چایەخانەکە وتیان کاگوشار لێرێ وتم خۆم کاگوشارمە و پرسیارەکە تێداگەر خۆمم چیتانێ وتیان وڵا ئەڵغامان بۆ هەڵگری وتم بەیانیش ئێم ئەگەر کوڕەکەیشم بمرێ ئەو کاتە بێ ئێژ بووین وڵی تر ئەو بەیانێکە ئەوان هاتن من چون کوڕێکم بوو ناوی جوتیار بوو تەمەنی 3 ساڵ بوو زۆر جوان بوو دایمە لە کۆشما بوو کە ئەوان هاتنە سەر بۆ ماڵمان تۆزی هەولازی دا وەلای مزگەوتەکە بوون لە گوندەکەمان هاتنە سەر و من چون کوڕەکەم ئەمری خوای کردبوو ئیتر یەلازوتی وعد و پێدا خێزانم وتم ئارە وەڵا تر ڕۆیشتم خەڵکی دیەکەمان کوڕەکەیان ناشت تاوتیان ئەو قەرە باڵخێ چی ئەوانە لە کەلە پێنجۆنی هات وتم گەنجن ڕاستەکەن ئەو کاتە فەردی ئاردیش بە 2-3 دیناری سویسری بوو یعنی لە من بۆ خۆی هەڵم لەگەڵ یعنی تعزیێک ڕۆیشتی بۆ ئەو وعدە و دابوو چووی بۆ وعدەکەی خۆم ڕۆیشتم هەموو خەڵکی هەڵەبجێ زانن چون بۆ ئەڵغام هەڵگرتیان لە خلالی 2-3 مانگە
ئەڵا 4 مانگ خێمەشتیان بۆ هەڵدام چی وای لێ کردی ئەو قوربانیە مەسەرەن وڵای کارە ئینسانەکەم بەلاوە گرنگتر بوو بەلاوە گرنگە چونکە خوا لە قورئانە ئەفەرمێ ئەچکەی لە ئیکێ لە مەردن ڕزگارکە وەکو هەموو سەرزەوی زین و کرد بێتەوە وایە من ڕۆژانە کە ئەلغامی لا بەم هەستەکەم مرۆڤێ لە مەردن ڕزگارەکەم جا من پەیڕێی ئەو دینەی خۆم گرتووە وێ لە سارەکەیشم نووسیوە تەنها لە پێناوی خۆ ئەلغامەڵە ئەنی ئێستا تۆ لەبەر چ هۆکارێک مین هەڵەگریتەوە ینی کاری ئینسانیەکە بەلامە زۆر گرنگە چونکە من کاتێک تۆ ئێستا ئەم هەموو تەلەبەی کوڕکچە جوانەمان هەیە خوێنەواریان تەواو کردو ئیشیان دەست ناکوێ دەی قوڕ بەسەر ئەگەر قاچێکیان بەقرتە یا چاویان یا دەستیان ئەبێ چۆن ئەبێ بتە ئازار بۆ دایک و باوک و بۆ خوشک و براکانیان بۆ مستەقبەلیشی نابێ کەساسەکەی لە ماڵی باوک و دایکی شکاو شاتا ئێستا چەند مینە هەڵگرتوتەوە تا ئێستا وڵی هەتا ئەوەی مەزەندەی بکەی ئەوەنەی مەزانەی بکەم و ماوەی ئەم 40 ساڵەکە خەریکم من بۆ 40 ساڵ تێپەڕەکە نزیکی 2,386,000 ئەڵغەڵەم گرتووە بێجگە بۆم بیداعش ئەوانی باشووری کەرکووک و تەلوەرد و مەلا عەبدوڵڵا و سەی خەڵف و ئەبوو موحەممەد و ئەمانە ئەو ڕێژەی وەرگرتوێتەوە بەڵێ ڕێژێکی زۆر ئیسەر لە پێنجێن خۆ لا بزانم دوایەتوانی سەری جەزیرە و BBC کە یا CNN خەڵکی دەکان ئەڵێن ئێمە قائیدمانە کاگوشار قائیدمان ئێستا مەرز بەناومۆی مەکتەب بەناومۆی خەسەخانە بەناومۆی سەرچاوی ئاو بەناومۆی شاخ بەناومۆی گوند بەناومۆیە ئەوە لەو سەفەرەی کە چووی بۆ یابان ئاخری یابانیەکان هاتن وتیان چەند ئەڵغامیان وەکو چۆن بەڕێز بێت و پرسیارە لە من کرد وتم نزیکی 2 ملیۆن ئەڵغام هەڵگرت ڤیدۆیەکم بۆ لێدان دڵی پڕ بوو کابرا بەڵێ وتی چۆن خەڵاتی نۆبڵ وەرنەگرت وتم مەڵاتی بزانم منم لا دیا دانیشم تروتی ئەمە بووین بۆ یابان قاچیش و بۆکەین ئیتر ئەو ڕۆژە کە ئەوان منیان هاتن بە دوای منیان بەر بۆ یابان سێ ساری مۆنیکا بوو هەن لە مۆنیکانە کە لە دەرگای مین هەیە لە مۆنیکانە بوو منیان برد تەبیعی من کە ڕۆیشتم پارەم پێ نەبوو هیچ پارێکم پێ نەبوو هەتا لە مناڵەکانیش پاریان پێ نەبوو وتم بە یەکیان مەتەرجیمان لە بەگەڵا بوو وتم من پارەم پێ مناڵەکانیش پارەی پێ نییە وتی ئێمە مانگی پارە نێرینەوە بۆ خێزانەکە لە یابانەوە ساڵی چەند بوو کاگوشارە 94 بوو ساڵی 94 ئیتر خۆی ئەم قاچیارم ساڵی 89 قرتا لە بەمەوە ئەمایان لە پێنجیان قرتا یەکەم جار قاچی ڕاستێ یەکەم جار قاچی ڕاستم قرتا لە بەمەوە ساڵی 89 بەڵێ چۆن بۆ توانی ڕووداوەکە ژێڕی تۆ بەڵێ ئەوە شێوێ بوو سعات 9 شەو بوو پێش مەفرەزەکە کەوتم لە شاخی بەمەوە ئەو شاخە بەس کەڵەکی ویتایە خواتەکەم بەردە قوڵایی گەرمیان وڵا لەو سەرهاتم نازانی عسکەری ئەلغامیان لە شوێنەکە دانابوو پێشەڵم گرت دوای زەرعیان کردبووە وڵا پیاما تەقی قاچەکەم لەو لاوە کەوت تاق متفانکەم وەکو بنێشتی ناودەمی لێ هاو هەلا بوو لەو کاتە عسکەری تەڵقەتە نووری هەڵدا یەک فشێکیش دای لە ئەرێم لەو دەرچوو ئیتر شتەکە سارد بوو هاتیراوەم زانێ مال بوو لاشەمە هاتە خوار سێرەکەم خوێن ئەوام لێکرد سێرەکەم خوێن بوو نەمانێ لایش ئەو تەڵقەتە نوور لەسەر یەک تەڵقەنوورە کە تەڵقەتە نوور شتەکەن لەما بەرپرسەکان هاتن سواری ئەمپڵاسی ئێرانیان کردم بردمیان بۆ بیمارستانی ئیمام حوسێن لە کرماشان لێوە ڕەوانی تەبرێزیان کردم قاچەکەم بۆ کرا هاتمە ناو هێزی پێشمەرگە دوایەوە کە قاچم بۆ کرا دەستم کردو بە کارەکەی خۆم هەروازم نهێنا باشە کاگوشار دوای ئەوەی قاچێ ئەمانم لە دەستدا بەڵێ ئەمە بەهۆی لۆقمێکی ئیتالیوە بوو لوقمێکی ئیتالیەوە بوو بەڵێ ئەمەیان ئەویان بەڵێ دوای ئەوەیش ئیتر کە قاچی سەناعیم بۆ کرا و من پێش هەموو هێزەکان کەوتم هەروازنێن بە یەک قاچی سەناعی وە لە باوکت ئاگادارە لە دزڵیوە ئەو شاخانم بڕی پێش نزیکی 700 پێشمەرگە لە بەری کوردستانی کەوتم قواتەکەم گەیاندە چەراغچیان واتە بینی سلێمانی هەڵەبجە ئیتر هەموو کەس بەرەو ماڵی ئاسەوارە کۆنەکەی باوکە گەڕێتەوە من ژێ بووم لەوانە چوومە بۆ گوندەکەی خۆما گوندێکی وێران گوندێک ئاسەواری نەما بوو بەداخ چوومە گوندێکی وێران هیچ کەس نەما بوو بەس ئاو کانیاوەکان و گەڵای درەختەکان ماوەژنەوەی وشک بوو تر کەپلێکم هەڵدا لێوە ئیتر ئەو کاتە خێزانم لە ئێران هاورد بوو خێزانەکەم هاوردەوە کەپلێکمان دروست کرد تر وردە بووین بە ماڵ ئیتروتم گێرات بەخوا من هەرێوە ئیش بکەم وتی بۆچی وتم ئەم قاچەوە ئیشەکەم وتی ئیش مەکەوتم بەخوا ئەیکەم ئیتر ئەوە بوو کە بۆم باس کردی ئەو بەیانەیە کە هاتن بە دوامە چوون پێنجۆنم پاکردەوە ماوەیەکی زۆرم ئەو هەموو ئەلغامم هەڵگرتەوە دوایەوە ئەو قاچەکەیشم لە پێنجۆن کۆتایی پێن لە کۆتایی کارەکەما بوو یعنی لەو گوندە ئێساکە مزگەوت و مەکتەب و خەسەخانە و بنکەی پۆلیس و مەرزی حکوومەت و سەرچاوی ئاو بەناوی تۆ بەڵێ لە ڕێگەی چووە دروستیان کردوانە
بەڵێ لە چ ڕێگەیەکۆ دروستکرا و ئەو مزگەوت و قوتابخانە و نەخۆشخانە ئەوە خێرخوازەوە کە من ئەلغامەکانم لە ئەبر خێرخوازی وەبەستی یابانە نە بەڵێ ما بەستم خەڵکی دەوڵەمەند و سەرمایەداری خەڵکی چاکی سلێمانی و هەولێر و ناوچەکانی تر ئەی ئەو شوێنانەی هەندێک شوێن تۆ زۆر شوێنە پاکردوێتەوە بەڵێ هەندێک شوێنە پاکردێت و ئێستا ببینی تۆ بۆ بەچی یعنی بۆتە شوێنی خۆشیەک بۆ گەنجانی ئەو شوێنانەی کە پاک ئێستا بۆتە شوێنی گەنج و یاری بۆ شوێنی سەیران و شوێنی سەیران و ئیمجا زەواجکردن و ساحی تاتان و معمەلی غاز و ئێستا ئەگەر بێ بۆ گوندەکەی خۆمان ئیشەڵا ڕۆژێ هاتە لەگەڵ باوکتا ئەو شوێنانە هەموو پیشاندەم ئێستا سەرچاوی ئەو بەناومۆیە شاخ بەناومۆیە مەکتەب بەناومۆیە ینی ئیشەکەم کردووە جەنابی قوربانی و داوە خزمەتی ئەم وڵاتەوە کردووە بەڵێ بەڵێ دوو برام شەهید بوو دوو کوڕی ئامۆزام شەهید بوو هەر لە مینەڵگرتنەوەیە بەڵێ لە مینەڵگرتنەوە چۆن بوو ئەو حاڵەتە بەڵێ ئەو حاڵەتە لە جێکا بووم دوو کوڕی ئامۆزاموتی ئێمە شتین بەڵێ لەگەڵ تا کاک و شار سێرەکەم زانین چێکم وتم وەرن بەس بەتانیەک بێن وتم ئەو ئەڵغامانم لەم چەمەوە بۆ خەنە سەر جادەکە ئەوانە کە پوچەڵیەکەم و چون دەستکاری ڤالمالایەکی ئەویان کرد بە ئیتالی لەو ڤالمالە کاتێکم زانی تەپەیە هاو لە ئاسمانەوە وتم گێلاس ئەو بە خێزانەکەم وتم ئەو تەپە یا من ئەلغامەڵگرنیم یا ئەم تەپە زەلامی کوشتووە سەوتەکەی لە ئاسمان بڵاو نەبووە لە عەرزا بڵاو بووە وەڵا چوم سەیرەکەم دوانیان گیانیان لە دەستداوەیەکیشیان بە ڕووتی ڕاکە باڵای بەرز بوو یەک جلی لەبەلا نەبوو یەکیشان ئەم برامەیە کە ئێستا لەگەڵ ما چاوێکی نییە و هەردوو قاچی خێرخوازێ قاچەکانی بۆ چاکرێمیش بەداخەرەوەڵە بەداخەوەش باشە کاک وشار لەنا ئەو بارودۆخە مەترسیدارانەی کە مینە هەڵگرتوێتەوە لە سەعاتێکا بە چەند سەد مینە هەڵگرتوێتەوە ئەو مکەسەراتانی کە بەسەر هاتووە لەنا ئەو ژیانە خۆشەویست و عشقی هەبووە ئەو لەناو ژیان تا وەڵا هەم بوو حەزم لە کچی کرد بەڵێ کچەکە زۆر جوان بۆ ئیش منی خۆشەویست بەڵێ ئەم کچە چوون بۆ داوای نەیاندا پێم وتم بۆ وتیان تۆ کافری ناودێنی بە کوردی نەیاندا پێم تێکە منیش نوێژمە کرد ئیتر نازانم قەزەکە چی بوو وەڵا نەیانیا پێم ئیتر دابڕایان لەیەکی ئەو بۆ شوێنی خۆی شووی کرد دوو منیش هاتمەوە ئیتر کچێکی پوری خۆم بوو لە ئێران 33 ساڵ بوو یەکمان نەبینی بوو باوک دەزانێ بۆ خۆی دایکمان خوشک بوو من نەمزانی بوو من لەو ئۆردوگایشا بووم ئیتر ئەو کاتە بەو خۆشەویستی گەیشتین بە یەک و بڕۆ بە خێراتی ئێستا دوو کشمانێک شەکەمان شویان کردووە ڕێکی تاقانێشم بوو سەر لێدا کوشتی درێژ بن و تەمەنی بۆوانی کە جێشت بێ وەر سەلامانخواوی بەساق باشە کاگ و شار نچمە سەر ئەو پرسیارە ڕاژیان ئەمە ئێستا ئەم مینە هێناوە بەڵێ گوڵێکشی لەسەر داناوە بەڵێ ئەم گوڵە و لەسەر داناوە بەڵێ ئەمە چییە بە چیرۆکی ئەمە چی ئەم گوڵە و لەسەر داناوە چیرۆکی ئەمە لە 55,000 بەس لە مەلام بردووە لە دیەکەی لە مزگەوت و دیەکە و پشتی مزگەوتەکە و بەری ئاوایەکە ئالەمە 700,000 لا بردووە بەڵێ ئەمە ڤالمالای ئیتالیە ئەوەی گوڵەکەی لەسەر ئەوە VS 5 شخصی ئەوە لەژێر گڵایە ئەوە نایبینیت ئەوە لەژێر خۆڵایە ئەوە نە بە موسە خۆڵی بەسەرەوەی بە ئەجیزە دۆزرێتەوە ئێستا ئەجیزەم پێ ناو سارەکایە بەڵام ئەمانە بەڕەتڵتیایەتی ئەمە قەت لە دەستە تەقیوە ئەویان من غڵەتم نەکردو قاسم قرتاوە غڵەت پێی دەستە قرتی یا چاو کوێرە بێ وەکو تۆ چۆنەوە ڕێ یا سارەکە ئەوڕێ بزمانێکی پیاچی یا ژێر پێڵاوەکان و برغویەک یا بزمانێکی وە قاچیا شوشەیەک من هۆکارەکەی ئەوە بوو من غڵەتم نەکردووە غڵەتکەم لە دەستمایە ڕاستەکە غڵەت کێشێ دەسیاڕوە لەمە ئێستا لەو شوێنە کە ناوی مەرزی وشیاریە قوتابخانەی وشیاری گوندی وشیاری ئالەمە 700,000 بەس لەوێ لابردووە لەمەش 55,000 بێژگە نەوەکانی تریشمانێ 10,000 لابردو 7,000 8,000مانێ 16,000مانێ لە نمونونەکانی تریان هەڵم گرتو ئێستا ناوچەکە بەنایم لە ناو نراوە لەسەر ئەو خزمەتەم کە کردومە ڕۆژێکیان جەماعەتی ئەجنەبی هاتنە هەڵەبژە وتیان چەند ئەلغام هەڵگرتووە وتم ئەوە نەم هەڵگرتووە خۆیان چوونە دیەکەەوە هاتنەوە وتیان 26 مانگ بوونەوە 4 وتیان ئێمە ئەو بووین بۆ یابان ئەو کاتێ فەردی ئات بە 2,000 دیناری بوو منی چەکەکەی خۆمی پێشمەرگایەتی بردم فرۆشتم پارەم پێ نەبوو چاکەی شانی خۆم بری فرۆشتم دامە برێ پارە و ئاردوشتم کڕی بۆ مناڵەکان ئیتر بێتم خێزان وتم مەچم بۆ یابان ئیتر یابانەکان وتم بەخۆی ئەمە دەستمان کوردە بە کوردیەکەی ئیتر وتیان ئێمە هاوکاریتان نەکەین
لە سلێمانی خانوتان بۆ گرین تۆ لەگەڵمانە بۆ یابان ئیتر بەرە وڵاتی یابان بەڕێیان کردم باوەڕم پێ بکە کاک عیسا لە هەڵەبجە بەیانەکەیش بنان من نەخوارد بوو هەتا گەیشتومەتە ئەستەمبوڵ من یەکشتم نەخوارد ئەوان 4 جار نانیان خوارد لەبەرەوە پارەم پێ نەبوو ڕاست هۆکارەکەی ئەوە بوو یعنی ئەمەە نەفسم خۆش بوو داوام لە کەسیان نەکرد کاتێ کە چوم ئەستەمبوڵەوە تێلەکە خەوتم وتیان کاگوشیار وتم من بە ڕۆژوم لەبەرەوە کەشف نەبم وەرگمان ئەی قۆڕاند کە چوومە ئێوتم بە کوڕێکمان متەرجم و لەگەڵ ما وتم وەڵی من لە ماڵی خۆمان دەرچمە تایرە بەرسیم بوو وتی بۆ وتم بەخۆی چم نەخوارد و پارەم پێ نییە کورەوتی ناو ئەم دەست بڵ ئەم پارە بۆ تۆ دانراوە بە خاتری خوا بۆچی قسە نەکردووە ڕاست وتم بەخوا ئەمج لە کۆنەکانیش هەلا بەرمە ئیتر پێ هەموو شتێکیان بۆ کردم ئیتر سوای تاریان کردم بۆ تۆکیۆ چوومە تۆکیۆ ئەگەر بە ڤیدۆکە سەیرێکەن ئێسا 7,000 کەس ئیستیقبالی کردم 7,000 کەس ئەخر ڤیدۆکانیان نار سەیریان کرد هەرچی ئاسەوار و مێژووی یابانە پیشانیاندام ئەو کارە ساتە بەسەر هێرۆشیما و ناکازاکیە هاو بە ڤیدۆ خۆم بینیم چوومە شوێنەکە ئەسەرێکیەکانیان کە نەوەیەکە لەکوێی داوە ئیتر ئەوان چیانە کرد هەڵسەکەوت منج ئەوە مەکرد هەر ڕۆژێ لە ماڵێک بووم هیچ پامێکی کوردستان و گیاندا ئەوێ چی و گیاندا گوشیار بە زمانی خۆیان با دوو کەلمە قسە بکەم وتیان دۆکۆ کەراکی ماشتا لەکوێوە هاتووی کاتێ بە فێری زمانەکەیان بووم ئەو کاتە کە فێر بووم وتم کورد دۆجن من کوردم وتی کوردمان نەبیست و نازان کورد چییە وتی چیزوو هاتە ئەریمەسکا ئێو عەلەم و خەریتەتان هەیە منێتم نەوە وتم عێراق وەکاری ماشتا ئەزانی عێراق وتی حوسین بە بابامم وتی تۆ عالی سەدام حوسینی پیاوە کوشتووە وتم نا من پیاوم نەکوشتووە من خزمەتم کرد خزمەتی ئینسانیم کردووە کەناڵێکی زۆر کەناڵی ئێنشکی گەورەترین کەناڵی یابانە هەموو کەناڵی ئۆساکا هی ساپۆرۆ هی تۆتا هی تۆکیۆ ئەم کەناڵەکان ڕویان تێ کرده بووم کەناڵە گەورەکان ئیتر وتیان ئێمە چی بکەین بۆ کورد باشە کە تۆ باسی عێراقەکەی عەرەبی تۆ باسی ئێرانەکەیت فارسی کە باسی تورکەکەی تورکی تۆ تورکە هیچ نازنامۆشتێک نییە لە خەریتە عالەمانیت تر و کاتە وتیان چی بکەین بۆ کورد وت مەشکە بەردێ بخاتە سەر بۆ کورد ئێمە قەت لە بیری ناکەین ئیتر ئەوان ڕێکخراوێکیان دانا بەلای پیس بین جاپان واتە شنەبای ئاشتی یابان ئیتر لە ڕێ ئەم دوو قاچە قرتاوی من و ئەو خزمەتە گەورەی من کردومە ئێستا دەیان مەکتەب و مزگەوت و هین عەفو دەیان مەکتەب و خەسەخانە و بنکەی پۆل مەرجی ئەو شوێنانە هەمووی بە پارەی خوێنی قاچەکانی من کۆیان نەکرد و لە ڕێی ڕێکخراوی شنەی بە ئاشتی یابانەوە هاتن دروستیان نەکرد مەکتەبی زڕگوێز مەکتەبی خراپە هی 1000 مێرد هی هەڵەبجە هەمووی ئەوانە ئاوی ترمپای سلێمانی بەڵێ هەمووی بەناوی تۆ هەمووی لە ڕێ ئەو قاچانەی منەوە بوویان قوربانیدانی جەنابت و پاکردنەوەی چیاکان بەڵێ هەر ڕۆژێکیش لە ماڵێک بووم ڕاستە لە یابان بەڵێ هەر ڕۆژێ لە ماڵی خزمەتیان نەکرد من زۆر کەم بەکەمی ئەچمەوە تێلەوە مەگەر خۆم بێتاقەت بوایم هەموو چیرۆکەکەی تویان ئەبیست کوردستان و ئەو حاڵەتی هەڵگرتنەوەی مین و تا چوین بۆ وڵاتێک چون بۆ وڵاتێک نازانم سۆڤێت بوو ئەڵغامی زۆری لێ ئەو وڵاتە وتیان نەتوانێم ئەڵغامانە هەڵگرتم بەڵێ بێ قاچم بۆ دروستکردن هەڵیەگرم قاچیان بۆ دروست کردم هەڵیان سانمە سەر قاچەکانی خۆم من لە وڵاتەکەی خۆم خوێن لە جەستەم ئەچۆڕا کەس لێی نەیەپرسیمەوە بەڵام زمانێکی جیاواز زمانێکی غەریب بە من نامۆ منی ڕاست کردو ئێستا لە مۆزەخانەکەم ئەگەر بیت عەلەمی یابانی پێوەیە چونکە من هەوای ئازادیم لە یابان هەڵمژی جارێکی توانیم هەوایەکی ئازادی هەڵبژم ئێستا لەم بەرنامە پیرۆزە جوانە توانم بەرامبەر 4 گەنجولایی وەکو تۆ دانیشم ئەو هۆکارەکەی بوو چۆن لە بیریانەکەم قەت لە بیر ناکری لە بیرکردنی ئەم شتانە ئەستەمە ئێستا من یەک نمونە بۆ باسکەم من تەلەفۆنێکم بۆ هات تەلەفۆنێکم بۆ هاو لەلایەن کاگنێ چیرۆ من باسی 7 ساڵ لە پێش ئێستا بۆ ئەەکەم تەلەفۆنێکم بۆ هاوت بەفەر بوو تر لە ڕێی نازانم کەناڵەکانی خۆیانەوە بوو کوێوە بوو وتیان کاگوشیاری وتم بەڵێ وتیان شەڵغا وتیان ئەڵغا مەڵگرەکەی وتم بەڵێ پێم بانی کردم کاگنێکی سپاسێکم قەت لە بیری ناکەم پیاوێک ئەو خزمەتەوە ئەو قوربانیە من داومە ئیشەڵا خوای خاتە بەر تەمەنی و دوا ڕۆژی خوا پارێزراوی کا تەلەفۆنی بۆ کردم هاو وتی ساری بەرزتەویان نزم وتی من ساری نزم هین بەرز بۆ ئەڵغا ماڵگرتن نزیکی 700 تا 800,000 ئەڵغامی بەس بارباران پێ هەڵگرتووە لەو سیارەی کە بۆی ناردی بۆ کەسەر بەرم کیایە بوو بەڵام بەداخەوە چوو بۆ بەشیر داعشە کەوتە سەرم وتی تعال قائد من نەجمەکانم بەستە بوو کەوتە سەرم خۆی تەقاندۆ پیاما
هەتا دەستی داعشەکە کەوتە ناو سایرەکەیشم لە هەڵەبجە ناشتوم لای قاچەکانی خۆمە دەستی داعشەکە تر سارەکەم کۆتایی پێهاو یعنی خۆی پێیتەقانی تۆ دەستەکەشی کەوتە لای تۆ ناکەوتە ناو سایرەکە کەوتە ناو سیارەکەەوە ئەوەی کە لە ڤیدۆکا بینی ئەی تۆ چی کرد لە دەسەکەی خستمە ناو سایرەکە بردمۆ لە هەڵەبجە ناشتم ناشتومە بەڵێ لای قبری ئەو کوڕەما ئەو کوڕیشیانم چوم تەواڵم پاکردو هەولامانم پاکردو ئەڵغامێکی زۆر مەڵگر کوڕێکی گەنجم و ناوی بەڕێز بوو خەڵکی پێنجیان ناویان نا بەڕێز ئەمەیان نا ئەمیان جوتیاریان ئەمی تریان 3 ساڵانەکە ئەمیشیان ئەو کوڕەمە باری ئەڵغامی هاوردە خواردەوە بۆ خۆی ماتۆڕی پێبوو لەگەڵ سیارەکەیە ماتۆڕەکەی بە ڕەفیقەکەی بوو بۆ خۆی لەو دەقا وتیان کاگوشار ئێوارە بوو من ئەڵغامم داگرت لە مۆزەخانەکەم دامەگرت کوڕێ وتی کاگوشار کوڕێ ناوی بەڕێز بێ وتم بەڵێ وتی تەمەنی چەنە وتم وەڵای نازم 17 ساڵە وتی بۆ ناچی بۆ تەواریەکە وتم بۆچی بچم بۆ تەواریەکە وتی بڕۆ سەرێ بە ئێوارە بوو خۆ لە دەمی کەلا بوو ئەو کوڕەکەشم کۆتایی پێ هاو ناوی بەڕێز بوو زۆر خۆشم ویست لە یابانشتم بۆ هاورد بوو هەموو یادەوەری و ئەو شتانەکە بۆم لە هاوردوو لە یابان ئێستەیش لە ماڵەوە دایکی بۆی هەڵی گرتووە یعنی ئەو کوڕم تاقانە بوو دوای کوڕەکەی تریشم ینی هەردوو کوڕەکەم کۆتاییان پێهاو کۆتاییان پێهاو ئەو ناوی بەڕێز زۆر خۆشەویست بوو بەخوا تام دەقەت لای تو ئەمڕۆژی 4 جارە سەر قەبرەکەی زۆر منی خۆشەویست خۆش بێ خوا سەبووری تۆش بدای ساقی تۆ میتر خەڵکی گوندەکە ئەو دیانەکە ئەلغام وەلا بردن یعنی تەعزیەکەی ئەوە نەقەرە باڵغ بوو نەمان نەزانی چی ئەوە لە چاکە و هەموو شوێنێک دنیاوە باشەی خۆتە بە ساقە و کۆتایی پیا ئێستا هەردوو قاچەکەم و قبری دوو کوڕەکەم و دایک و باوکم لێوێ ناشتومە ڕاست ئێستا جەناب ئەو شاخانەی کوردستانە پاک کردوێتەوە بەڵێ چی پامێکی بۆ گەنجانە مەسەرەن کۆمەڵە گەنج تۆ لە بوارەکەی خۆتا کەمین هەڵگرەوە بووی ئاوها قوربانی و داوە چیاکان و شاخەکانی کوردستانە پاک کردوێتەوە بۆ ئەوەی ئێستا گەنجان بچن بۆ شاخەوانی من داوا لەو گەنجانە ئەەکەم جارێ پێشەکی ئەڕۆن پێشی خۆیان ببینە سەری پێشی خۆیان کەم چونکە سیمی ئەلغامەکان تەلەکانیان هەمووی براوە بۆ باخ و شت خەڵک بردوویەتی گوێ ناداتە ئەلغام بردوویان ئەم تەلانە داوایان لەکەم پێش لەوەی ئەڕۆن ئەگەیان لە خۆیان بێ چونکە خەڵک بۆ گژوگیا ئەچێ بۆ سەیران و گەشت و گوزار ئەچێ بەیانی تۆ لەگەڵ خێزان تاچی باوکتە چێ دایک و ئەگەڵ لە خۆت بێ پێشی خۆت ببینە چونکە ئێمە دوو جۆر ئەلغام هەیە لە عالەمە کڵپەدار هەیە ساچمەدار هەیە کڵپەدار ئالەمە هەیە لە 100 نوع ساچمەداریش هەیە لە 100 نوع دەبابەمانەیە سارەمانەیە تەڵەمانەیە تەوقیتمانێ دفەنە کڵپەدار نابینرێ تۆ هەنگاوەنێت کاسێکە زانی لێتە ئەو کوژی نمونەیەکە با بێڕمە لە سێمانی لە چوارتا حەفە مانگان کەوتۆ ناو حەقلیان سیانزیان قاچی قرتا بوو من چوم دەرم هاورد لە ڤیدۆکاتوانی لی دەی دوایی بۆم هێر ناوێتە لە با خەڵما لای کاگرگاری ژەیە باوەڕم پێ بکە 30 کیلۆ گۆشتمەداوە 250 تەپە کەس نەیگەرە بوو لە ئاشی بارام ئەم مانگانە هەمووی بێزوان بوو شوانەکە خەوت بوو مانگاکان چوو بە ناو حەقلی ئەلغامەکە ئەگەر من لەو کارە نەکەم کێیکە یعنی من کە چوومەتە هاوار و گوریانەوە ئەو شوێنانەکە بۆمبەکان ئەتەقێنمەوە ئەمەوێت دەعبا دەرچێت جاری وای ئەلغام تەقاندووە کۆمەڵی بەلاس دەرچووە سیرەکەم یەکیان قاچی قرتاوە لە هاوڕەکانی جێماوە جا من داوا لە گەنجان ئەەکەم ئیمتیمان بەو کارەکە ئەیکەن ئێستا من ئیسێمان بەو کارە جوانی خۆم ئەەکەم ئەم دەستێشم بە قرتێ بە ئەردەوام لەسەر کارەکەی خۆم تەنها لە پێناوی خۆم لەڤایەتە هەر کەسی ئیتیمان بە نیشتیمانی خۆی بە خوا دەرگایی بۆ ئەکاتەوە لە هەموو ڕوویەکەوە ئەوەی کە مەبەستی بۆی ئەهێنێتێتی منێکێکم لەوانم کە وڵاتی یابانم بینی ئەمریکان بینی هەموو کەناڵە ڕاگەیان نەجییانەکانم وەرگرتووە ئەم کەناڵە جوانم بینیوە خاڵەتی ئاڵتون و زێڕم وەرگرتووە من لەم شەوانە 50 سایە جام ڕژاتە بەردەم ماڵمان وتم خۆیان چێت تۆ بڵێ ماڵەکەم نەتەقێنەوە نەمبەن تورەکە نەکەمە سەرم هاتم خەڵاتی ئاڵتونیان کردم دوایەوە لە ڕێ ئەم کەناڵی تۆوە دوای ئەم کەناڵی تۆ لە ڕێگا تەلەفۆنم بۆ کراوە مانگی چوار بۆ بەریتانیا ڕێمەوە سیمینارێکی گەورە لێ خەڵاتەکەیم ئەگەر تۆ ئیتیمان بی بە ئیشەکە و خوا دەرگاولێکە جاداوە لە هەموو گەنجانی ئەمەڵاتە ئەەکەم هەر کاری ئەکەن لەسەر کارەکەیان بەردەوام بم بە ئاوات و ئامانجی خۆیان ئەگەن داوا لەو خوشک و کەسانەی برایانەکەم ئەچن بۆ سەیران پێشی خۆیان ببین چونکە شاخەکانی ئێمە سەرچاوی ئاو چیاکانمان لادێ ڕۆخاوەکانمان هەمووی بە مین چێنراوە و ئاگاداری خۆیان بن لۆغمەکان نابینێنن ئەم لۆغمانە نە ئاوی ئەوێ نە خواردنی ئەوێ نە سەرما وەکو سەدام حوسێن وتی چەکێکی شاراوە کاتێک کە تەوە ڕێی قەچێک لە دەستەدەی ئەگەر خوێنیش لە بڕوە ئەوە شەهید دەبی شەکا گوشار چەند کەس دەرێناوە لە کاتی مەسەلەن پێی بەسەر ئەلغامە دانابێ یان
کەوت بێتە ناو کەمینی ئەلغامەوە کەوت بێتە ئەو حاڵەتانەوە کەس من دەرێن 160 وابزانام 4 یا 164 یا 164 خەڵکم لەناو حەقلی ئەلغامەدا لەناو حەقلی ئەلغام. لەناو حەقلی ئەلغامە ئافرەت بووە کوڕی گەنج بووە مناڵ بووە ژن بوو ئەمانە بۆ گژوگیاچوون دەرم هاوردوون ئەگەر خۆشم نەمتوانی هەڵیگرم کوڕێکی گەنج یۆکو تۆ بان کردو من ڕێڕەوەکەم پا کردووە تۆ بینی دوو کاشی ئەوم بان کردوتم ئەوم بۆ هەڵگرە ئەو خوشکەم بۆ هەڵگرێ ئەو برایان بۆ هەڵگرێ جاری وای بە زۆربیان شەهید بوون و زۆربەیشان کەمەندە ئەمانم دەریە ناوە بە ئەمە لامە بە وێنەش لامە ئەمە حاڵەت یەکەم حاڵەت دووەم 540,000 دۆنم زەویم پا کردوێتەوە هەتا ڕۆژە جەلامی هاوتی کاکوشەر تۆ 540,000 دۆنم زەوی پا کردوێتەوە وتی جاخۆ حەقە لە ساحەبەکەی عێراق بن بە تۆ دارای عێراق ماشەڵڵا ئیش کردووە ئێمجا دوای ئەوەیش من ئەوەی خۆم ئاگاداری ڤیدۆ و شتەکانی خۆم بم خۆ ئەەکەم بە شاهید 2,386,000 ئەلغام ماڵگرتووە من ئەگەر ئیشکاری ئینسانیم نەگرت چۆن مزگەوت و مەکتەب و خەسەخانە و مەرزی حکوومەت و سەرچاوی ئاو شاخ بەناومەە ئەنرێ لە تەلوەل و مەلا عەبدوڵڵا تۆ ئەزانی من چه خزمەتێکم کردووە هاتوومەتە باشیک خۆ ئەەکەم بە شاهید بڕۆ لە هەموو حەزابەکان پرسیار بکە ئەو 110 لە کەرکووک بووە من هاتووم بۆ پردێ لە پردێ یەک ساری لێ بوو بەس ئەو ساری منی لێ بۆ ئەوی کە کاگنێچیری یابووی پێم ئەو کاتە ئەوەم پێ بوو تێگەی بە هەموو ئەجیزەیەکۆ دام لە سەیتەرەکە وتی بۆ تۆ کاگوشاری وتم بەڵێ وتی بۆچی ڕۆی بەڵام یارمەتی برادرانی ئەو لە هاتە وتیانی جیاوازی ناخوتم یەکیان سەیتەرەکە وتی ئەو جامە بکەرەوە ئەم لای ماچ کردم وتی بڕۆ بە قوربانی ئەو خوابم تۆی دروست کردووە پیاوەی بێتەوە بێت چوومە تۆپخانە حزبی بەرامبەری خۆمان بەرامبەرەکەم چوومە تۆپخانە ڕێزیان لێگرتم دووربینێکیان دا پێم ئۆتە لە سەرەکەی دەپشانیش دەدا هەلامە یادگاریە دەمانچەیشیان دا پێم چووم لە باشیک تەلسکۆف حاضر هەتا ئەڕۆیتە ئەولەتانی زیک مۆسڵ چووم بۆم بۆ چاڵ کردو گومان لە خزمەتەکە هەتا هاوڕەکانی خۆم بینیوە زۆر بەیانەی کاگوژارەوە چی هات نوێی ئەترسان لێم وتم مەترسن من هاتووم ڕۆڵ نایڵم دایک و فرمێسکێ بێ لە چاوی نایڵم باوکو بە گەنجەتی ڕیشی شوی بێ نایڵم باوکو داژی توش خەفەت بێ من جیاوازیم نییە ڕۆڵێکی بادینان تا ڕۆڵێکی خانەقین و هەولامان بە یەک چاو سەیرەکەم وەکو بەڕێزی کوڕم سەیریەکەم من ئامادەم هەردوو دەستیشم لە پێناوی ئەم میلەتە دانیم من کاتێک کە تێمە سلێمان و هەولێر 5,000 خەرج ناکەم ئەوە خەڵک ڕێز و تەقدیرم ئەگرێ باوەڕی بەگەتایە 10 سارەکەم وەسان دو ڕسمیان لەگەڵاگرتەوە ئەو نەخ سەیتەرەکە نێت بۆ کوێچی خۆ من ئەلغامم پێ بۆ خۆم بەلەم پێ بۆ لە ناو سارەکەم کوردستان هەڵەبژەوەی گومان لە خزمەتەکانی جەنابەت نییە جاوات داوا لەم گەنجە جوانانەیەکەم ئەو کوڕە جوانە ئینتیمان بە ئیشەکەی خۆی با دڵسۆز بێ من هەردوو قاچم لە پێیان داواناوە بەرام شەهید بووە هەر بەردەوامیشم ئەوی ئیتیمامی پێبن بەردەوام ئەم وڵاتە پێشخن من یابان تەکنەلۆجیا و پێشتی پێشکەوتنی وابینم ئێستا هەستەکەم لە ئەفریقا ئەژیم ڕۆژە بوو من هاتمام هەولێر ئەم هەولێر وێرانێ بوو ئێستا لەسەر ئەو بینایی خۆتانەوە ڕوانگەوە سەیرم کرد هەستمە کرد لە یابانم شانازی پێوەکەم من دەرخۆشی لەو کەسەیەکەم ئەم شاری ئاوا جوان کردووە هیوادارم هەموو بەرپرسانی ئەم وڵاتە ئەوە ئیتیمامیان بێ بۆ شارەکەی خۆیان سپاسدانەکەم کاگوشار لەناو ئەم ئیشە مەترسیدارە ناو هەڵگرتنەوەی مین و هەقڵە و لوغمەوە ئەوانە حاڵەتێکی خۆش چی بەسەرهاتووە بابەتێکی خۆشە بەسەرهات بێ دائیمەن بابەتەکە و تراجیدیە نیشتی ناخۆشی تیاابێ بەڵام حاڵەتێکی خۆش چی بووە لەو کاتانایی چی بە خەیاڵیە وڵی حاڵەتە خۆشەکە خشنە پێکەنین ئێوارەیەکیان بوو نیوەڕێکیان بجا من کەیکە تەلەفۆنی بۆ کردم ئەگەر لەسەر سفرە بم جێڵم بەڵێ خۆ ئەەکەم بە شاید نیوەڕە تەلەفۆنیەکەم بۆ هاو وتم لە کوێن وتی لە پێنجوێنین لە گەرم کۆوەرە چوم گوندێکم بینی پیانەوە تاتان یەک ئەلغامی دەبابە دەرکەوت بوو ئیشانە کرد جیازم لێدا سیسی ئەلغامی دەبابم دۆزیوە پێش ئەو گەمە حەقلی ئەلغامەکە لە گوندی تاتان کابرای وتی کە وشار بۆ کۆرەتمەڵا بۆ ئەلغامەش بوونانیشم نەخواردووە لەسەر سفرەکاتم جێمیاڵا وتم بە گەوری خوا کەوچکەکەم داناوە لە ئاڵە بجێ وتی راوتمە وتی ئێستا یەک حیوان و بۆ سەرە بڕم ئەخەمە دوو علاگەی هی خۆڵ گەورەکان ئەوتی ئەیکەمە ئەوێ خەمە سەلاجەکە حاتی تۆ بیوە منیش وتم کوڕێک بوو گەنج بوو ئاوەکو تۆ زاوامە ئیسا وتم زانیاریان بەخوا من کە ڕۆکاز بووم پیر بووم هیچم لەبیر نییە ئەو گۆشتە و لەبیر نەچێ و کابراکە پێێتی کورەوتی باوکم لەبیر بچە گۆشتەکەم لەبیر ناچێ هەرە بەخوا ڕاتی لەو سەرۆهاتین و من هەرەکەم لە گۆشت نەبوو سێرەکەم ئیستۆپی گرە و لێ خوڕی من چاوم تۆزە کەس بووە تاقی بۆش ئەو هەڵاوتی ئەو گۆشتەکەی هاوڵمانێتتر دابەخشمان کرد بە گەڕەکە و خۆشمان و کابراوەتی پشکێتی ئەومان برد کاگوشار ئەم
ئەم لوغمەیان چی ئەمە ڤالامەلا ئەمە چیرۆکەکەی چییە ئەمە چیرۆکەکەی ئەمە 1600 ساچمێتیا شیشی مسەلح بڕاوەتەوە شیشی مسەلح شیشی مسەلح بڕاوەتەوە بەڵێ بابێ بۆ ماڵم پیشان دەدەم ئەمە کە بڕاوەتەوە بە قەباقی خۆی بە تەبقانی بریوە ئەچێتە 2000 ساچمە ئەمە 40 مەتر بە دەوری خۆی ئاگر فڕەدا بەڵێ 500 مەتر بە دەوری خۆی ئەزەلا ئەمە کوژی ئەم ساچمانە سوورە بنەوە هەرێکیان بۆ شوێنێک ئەڕوا ئیتر دەرچوونی نییە یعنی ئەتوانم بڵێم 100 مەلایکە بەسەرشان تۆ بێ ئەو کوژێ مەگەر خوا خۆی ناوکوژێ لە 100 کوژێ ئەمە کچێ دروستی کردووە لە حربی عالەمیە حەزی لە کوڕێ بۆ کوڕەکە زۆر جوان بووە کوڕەکە گیراوە بە سەربازی لە حربی عالەمی دووەمە کچەکە ناوی ڤالمالا بووە کوڕەکە کە کوژراوە هەواڵی کوشتنی کوڕەکەی بۆ بیستووە وتی وەڵا ئەوێ شتێ دروست کەم هەتا خەڵک بکوژێ مادەم ئەو خۆشەویستم کوژراوە ئەو ئەمەی دروست کردووە خوا لە وەلاتری بووە لەوانەیە لەم کوردستانی خۆمە 12000 کەسی شەهید و کەمەندام کردبێ باشەوە ئەو عاشقە هەیە شعرێک گەنووسێ ئیترەلان عاشقە بەس ئەمە عاشق بەس ئەمە بوو عاشق بەزەوە بوو بەڵێ ئەمە ڤالمالای ئیتالی ئەمە ڤیەس پەنجەی ئیتالیە ساری ئیتالیشمانێت دەبابە ئیتالیشمانێ هەر ئەو شەریکە دروستیەکە جا من کە لە یابان پرسیاریان لێ کردم کۆڕ و کۆبوونەوە بۆ سیمینار هی هەرچی وڵاتە هێزەکانی دنیا هاتن من چوومە ئەوێ هەر وەکو چۆن هاتوان ماس پێ دێ هۆڵێ بوو 700 نەفەری تیا بوو یابانی بە ڤیدۆش بۆ تەنێرم ئینشەڵا سبەی شەو وتیان کاگو شار چی و هەیە بۆ ئەو وڵاتانە وتم من جارێت پێشەکی هاتومەتە ئێرە کە یابانە شوێنی تەکنۆلۆژیان پێشکەوت دیە وتم ئیمانە بە مافی مرۆڤ نیە وتی بۆ تەرجمە بووە لە بینمانە بە 3-4 زمانە کراوە تەرجمە وتم ئیمانە بە مافی مرۆڤ نیە هەر ئەسڵ وەزازی نییە وتیان بەوتم لە ئیتالیا شەریکاتی دروست کراوە ئەلغامی ڤالمالا دروستەکە پیشترین ئەلغامە لە جیهانە وتم خۆم لەمە 700,000 لا بردووە هەر ئەوە پێم وتن وتم بە نەوعەکانی تریشی وەلام بردووە وتم من ئەگەر ئەو کارم نەکرد بێنەیە گەشتمە ئەم لە ئەم شوێنە ئێکسەر ئێوە لێ هەموو کەس ناتوانێت بێتە ئەم شوێنە بەس منتان هاوردووە وتم بڕۆن ئەو شوێنە تەختکەن وێرانی کەن شتێ دروستکەن لە خزمەتی ئینسانیە بە ئەو کاتە من ئیمانم بە مافی مرۆڤ هەیە هەموویان سەریان داخست کچێکی ڕێزلای فەڕەنسا لێ بووم زنجیری ئاڵتوونی مەدالی ئاڵتوونەکەی خۆی کردە ملی من ئەمە یەکێ لە نمونەکانم ماوە کچێکی شتێک بوو ئەویش هەر نازانم ئاڵتوون بوو هی وڵاتێک بوو نازانم وڵاتەکە عەلەمەکەی زۆر جیاواز بوو هی وڵاتەکەیشی لەسەر ئەویش هەر خەڵاتی کردم یا ئەم شتانە زۆر گەورە بوو ئیتر لە یابانە دەنگم داوە هەموو کەناڵەکان و ڕاگەیاندنەکانی یابان ئەتوانم بڵێمە تا 2 شەو لەسەر منە ڕۆیشتن ڕاست چوویتە بەڵێ کە چوویتە یابان چوویتە سەر نازانم چوویتە سەر شاخ و چوومە شاخی فوجی ئەگەرم قوتابیانە خوێندبێتیان شاخی فوجی زۆر کەس ناتوانێت بڕوا وتیان من خاڵە خۆشترین شت چیت بۆ هاتی بۆ وڵاتی ئەمە وتم بۆ یەکەم جار سواری تایارە بووم لە مەکتەبەکانیشە پیان وتیان بۆچی تایارە بۆچی بەکارتی لایەوە وتم وەڵا خەڵکی وەکوێ پێکوشتن کەس و کاری بەنیان پێکوشت سەرێکی دانەوان دڵی پڕ بوو وتی ئەشتا ڕایشو وتی سەبرم لێ بگرە تا سبەینێ 3-4 کۆپتەریان هاورد بردمیان بۆ شاخی فوجی ئەوە لە کتێبا هەیە چوار دەوریشی ئەوە شاخێکە هی بورکانە ئەمەی 5 دقیقە پێ نەچوو خواردنیان بۆ دروستکەم بەڵام ئەو خواردنە غەریب و بەلای منەوە چونکە مال و قرژان و دوو پشکوشتی وا بوو چونکە ئێمە ئەیکوژین ئەوان بۆ منیان دانابوو هیچم بۆ نەخۆرا پسکیتێکم خوارد پسکیتەکەیش تامی خواردنی خۆمان هێر نەدا یعنی بێبەشی بووم لە خواردن بە کوردەکەی قاچی یەکەم وتێ 89 لەدەست ئەمە ساڵی 89 قرتان بەهۆی لۆقمەکی ئیتالی و ئەمەشان ئەمریکی بوو ئەویان کەی بوو ئەمە ساڵی 89 بۆ منەوە 4 بوو ینی 5 ساڵی بین بوو بەڵێ 5 ئەو چۆن بوو لە چ حاڵت لەکوێ بوو ئەمان لە پێنجێن بوو لە پێنجێن بوو ئەمەشیان لە بەمەوە بوو ئەمە پێشمەکەمە بردەخوار بۆ قوڵایی گەرمیان مەفرەزەم ئەبرد ئەو کاتە هەموو لادیەکانی وێران کرابوو ڕاگوازرا بوو تێگەمە چون قواتمان بەدلا کرد ئەمەشیان خەڵک بۆ دزی و تاڵانی کەرکوو کەچ و کاتی ئەو کاتەی هەر ڕاپەڕی دەستی پێکرد خەڵک تۆزێشتی نامای ئەکرد نامە بوو بە کۆمەڵگای ئەمە چونە کۆمەڵگای میلەتی ئێمە چاکین ئێمە هەموو لە بۆ لەخوایان هەموو ماڵێ بە ماڵی خۆمانە بەڵام خەڵکی نامۆی هەر هەیە لەمەو شوێنەکە ئەنایسە ساڵێ لەو هەولێرا بە یا لە سلێمانیا بۆ لە بادینانە بە کە دەست بۆ شتێ نابە ئەگەر خەڵکی نامۆ نەبێ قاچی یەکەمە کە لە دەستێدا ئەو کاتە چۆن خۆ ڕزگار کرد لەکوێیا بوو ئەم قاچەم ئالێوا قرتا لەو دەقە تەڵقەتە نور هەڵدرا یەک فشێکی دای لێرەم خوێن هاتە خوارەوە خوێنێکی ساردا هاتە خوارەوە ئیتر بێئەمەل بووم لە دنیا ئیتر هاتن دەمیان بەستم مەسوولەکەم ئەوە کە لە من گەورەتر بوو بە پشتێنە خۆی دەمی بەسموتی هاوار نەقیژێنی عسکەریەت تێتە سەرمان ئەو بن بەدی لە گیرێت
منیش لە تاوە ئازاری خۆمان بەردەم ئەشکان بەدان قاچەکە لێ بووە قاچەکەم تۆزێکی ماوە بە پێستەکەی بە حربەیەکم پێ بوو ئەو حربەیشم پێیسە ناوسەرگەر ماومە بە حربەکە قاچی خۆم بڕیوە فان هەموو بۆ بنێشت هەڵیان بە ئاسمان لەو دەقات تەڵقەتە نورەڵدا عسکەریت دەدڕێژی ئەو شوێنەی کرد تەقەکان وەسانە و ئەمانە ئیتر سوگ هاوتی ماوی وتم ئاماوم منی هەڵگرت و بەلەگە دوو نەفەرە ئیتر لە ڕێک و ئایان بردم خۆم بە دارەمەیتی بردمیان ئەمە ئەو ئەڵغامە بەو شەوە ڕێگەکەشی پێ پیشاندن چونە پایگایەکی ئێرانی پایگاکە ئێرانی پێشوازیان لێ کردین و ئیتر ڕەوانەی بیمارستانی ئیمام حوسێنیان کردم لە کرماشان و لێەوە بەرەو تەبرێز بردیمان لە تەبرێز قاچیان بڕیم وەزمانم نەیەزانی تۆزێ فارسی بەزانی ئەویشم لێ بوو چوومە شارێکەوە هەموو تەبرێز بوو تورک بوون هیچم نەیەزانی یعنی لە غەریبیکی ئەوە ناڕەحەتە بووم ناخۆشترین ژیان ئەم شتانە زۆر بەسەرما هاتووە یان مردنی کوڕەکەم ئەو ئێوارە مەیتی کوڕەکەم هاتەوە خی گەورە بۆ ئاسان یعنی دوایەوەی ئەم حاڵەتانە و بەسەر هاتووە بەڵام ئەم ئینتیمای قوربانیدانە بۆ نیشتیمانە بۆ ئەم کوردستانە من حەزەکەم بزانم ئەم ئینتیما لە کوێ هاتووە ئەین تۆ دوای ئەو هەموو کە قاچی یەکەم وایلی هاتووە پێشوەی قاچی دووەمە لە دەست بی قاچی یەکەم وایلی هاتووە کەچی هەر دوای ئەوە ژەر بەردەوامی ئەم هەستە خۆشەویستی بۆ نیشتیمانم من ئەم نیشتیمانم پڕە لە بەرهەمی جوان کاتی ئەچێتە بازاڕەکەن و هەموو گژوگیای ئەم نیشتیمانەیە شۆر قوبڵیەکەم ئەلغامێ یا تەقمنیە لەو نیشتیمانە جوانم بێ ئەبێ نیشتیمانی خۆم پارێزم من لەم نیشتیمانە لەدایک بووم لەم نیشتیمانە گۆش کراوم چۆن دڵم تێ بۆ متەقەمەنیە بێنێ تا ئەو ڕۆژەی ئەمرم من لەسەر کارەکەی خۆم بەردەوام باوەڕم پێ بکە یەک دەستیشم ببێنێ لەم کاری خۆم واز ناهێنم چونکە ئەم ئیشەی من ئەزانم یەکەم خوا منی خۆشە دووەم میلەت ئەگەر میلەت خۆشی منی خۆش نەبێ چۆن کەڵاڵک و ڕاگەیاندنێکی وەکەوتە من کە تۆ دوێنە پێرە تۆ تەلەفۆنی بۆ من کراڵی کاگوشار سارە ئێرم بەدواتە یا و تێری بۆ ئەگرم بەرپرسەکەمان ئەمە شانازیکی گەورەیە بۆ من یا من بەرە وڵاتێکم ئەبن بەرەو یابانم ئەبن بەرەو ئەڵمانیا من دیری شەریکەی تۆ یابان بردمی بۆ هاوای سەرکردەکانی جیهان ئەچنە هاوای منی بردە هاوای یعنی ئەمە ئیتر من لەمە گەورەترە بێ چی بێ یعنی قەت تەسەوڕێم نەکرد ڕۆژە لە ڕۆژان من ئەگەر ئیتیمان بە نیشتیمانەکەی خۆم نەبێ ئەم هەموو خزمەت و جوانی و ڕێز و تەقدیرم نەبێ من یەکشتە بۆ بگەڕمەوە چەند ساڵێ لەمەوە پێش ئەو ڕۆژتم تووشی مەفرەزەیە مەرور بووم خێزانم وتی ئەم گرن منیش وتم فەرموون دووسێ مەفرەزەی مەرور بوون خەڵکیان نەکرد وەکو ئێستا نەبوو سارە زۆر بێەوە لەبینی قوشتەپە هەولێرا بوو وتم فەرمووتی وە ڕخسەتی ڕسممو لە کن بگرین كل ما جيت حدا قال لي بيشو بيجي اوكي يا زمان هات وسيلك رسمي على قلاقت ما هو من بما تعمل هذا الخزانه كمان لا مخوال راسته يعني ملولي كي داما وبانيتها ولا بوصل ما وقرماوه بمعاش كيم اورز وتقدير لمن اقري من شاب يقبى يكي ملولي بادينان اكاتا سنولي خانقين ورامان ما شكم بو سارو اسوريتو تقمنيتي يا كزنا لو كرك وبجن من اقل نشتي ما انا خوش نبي شلون اوا باشا كاغو شار تو هردو قاتل دز دعوه بله کوڕە لە دەست داوە بەڵێ براش شەهید بوو لە دەست داون یان شەهید بوون هەستەکەی ئەمە ئەو قوربانی دانانە و هەمووی ئەوەندە هێنەیە کە ئەو خزمەتانە و کردووە هەستەکەی ئێستا نیشتمان بەرەو ئاوەدانی چووە بەرەو خۆ من ناڵم شوێنی ئەو شوێنەکە پاگمردەوە معمەلی غازە ڕۆژانە چەند بەرەمی غازی لێتی ئەو شوێنە شوێنی سەیرانگایە شوێنی گەنجولاوی ئەم وڵاتی شوێنم پاکردەوە ساحەی تاتانە ئێستا خۆم ئەو بەمبابی بۆ ماڵمان ئێستا کە بڕ 2000 نەفەری تایە معمەلی شوێنم پاکردەوە معمەلی گەورەیە دەواجنەی مریشکە مریشک وەکو زەوایە لەوێ حەفلەیان کرد ئەلغام تەقیەوە بە زەوا قاچی قرتا بوویان گەڕاندۆ ئەلغامەکەی پاکم کردو تۆ ئێستا بڕۆ دوو گۆڵی تیا بکە سەیرانی تیا بکە منە بۆ ئەم شوێنانەیە باش قوربانی ئێستا کە هاتی ژمار تەبعاً کە سیارەکەی جەناب تەبینین زۆر دەمێت پێشەوەی هەڵەبجەش بێ بە پارێزگا بەڵێ ژمارەی ئۆتۆمبیلەکە و هەر هەڵەبجە کوردستان بوو ئێستا شەر وایە هەر هەڵەبجەیە ژمارەی ئۆتۆمبیل بەڵێ لەوێەوە ساوە بڕۆ سەریشیکردن لە کوردستان هەڵەبجەیە و کابراوتی بەخوا لە ئیجازێشم پێوە نەسە نەویشم بەس پارم پێ بۆ هاتووە ڕێگەی خۆم لەخوا بەزیاو بێ خوا زیادیکە ئیمجاکە من کاتێ بە لە شاخ بووم میلەتی کورد دەریای خوێنی ڕشتووە من لە بادینات هاگەمان کوا ئەنفال ڕۆژانە ئەیبینی چەند گۆڕی بە کۆڵەمەڵی بینی بنبەردی ئەم وڵاتە هەڵ دەرەوە ئێسک و پرویسکی
پێشمەرگی هەموو لایەنەکەی نتیای بە بێ جیاوازی ئێسک و پلوسکیان کەوتووە بەجلی خاکی و ئەیان دۆزیتەوە تێ ئەگەیت ئەو هەموو دایکە شەهیدە ئەو هەموو لادێ ڕووخاوە ئێمە دەریای خوێنمان ڕشتووە ئەوە نایە من ئەو سارم بکەم بە کوردستان هەڵەبجە ئیشەڵڵا هەر کوردستان هەڵەبجەیش ئەبێ ئیشەڵڵا کوردستان ئابەدانێ ئیشەڵڵا ئەبین بە خاوەنی دەوڵەتی خۆمان ئینشاءڵڵا سەرکەوتوش ئەبین کەسانی وەک جەناب و ئێمە دوژمنانمان زۆرە ئەو پەیامە کاک مەسعود بەردانی دەسپاسیەکەم قسە لەم لاولاکرا قوپی سەر ئاوە ئیشەڵڵا ئەو دەوڵەتی کوردیە ئێمە نایبینین بەس ئەم جیلە جوانی ئیشەڵڵا ئەیبینێ و ئەچێتە بواری جێبەجێکردنەوە ئەوە ئێستش خەریکە ئەڕوا بۆ هیوایی بۆ هیوایان سەرکەوتوو بین هیوایی کەسانی گەنجی ئاوا قوربانی دەر من ئەڵێم دڵۆپی ئاو لەسەر ئەم سەخپە بەردەوام بێ ئەم دیوارە کوونەکە بڕۆ بزانە چەند دڵۆپە ئاو لەو شاخانە بەردی کون کردووە و بەردەکە ئین کردووە بەر کوونەکە ئێمەش مەسەیتر بین لەسەر خزمەت و دۆستایەتی و برایەتی خۆمان و دەستمان لەناو دەست یەکا بێ و پاشە قول لە یەک نەدین ئەگەن و ئاواتەی خۆمان بە جوانترین شێوەش چونکە میلەتی کورد خاوەنی مەوقیفە خاوەنی برایەتیە خاوەنی ڕێز و تەقدیرە لە هەموو لایەکەوە باشە کاگ وشار با من کۆتا پرسیاری لێ بکەم کاگ وشار کێ خارەنشین نەبی من خانەشین کراوە بە قوربانێ مەبەستمە کەی ئیتر من ئەتا ئەو ڕۆژەی ئەمرە وەکو عەرزم کردی ئەڵغام بلێم کوردستان نابێ من بەردەوام بم لەسەر کارەکەی خۆم تێ ئەگەی من نایڵم ڕۆڵەیەکی ئەم نیشتیمانە دەسە یا قاچێ یا شەهید بێ چونکە ئەم ڕێگە هەڵم بژاردووە تەنها لە پێناوی خۆ مرۆڤایەتیە کە خەڵکیش بەناوی منە نان و پیاز نەخوا من ئەڵێم ڕۆڵەیەکی بادینان ڕۆڵەیەکی هەولەمان و خانەقین و گەرمیان و هەڵەبژۆ هەموو کوردستان واتە هەر پشار پێ پارچەی کوردستان بە یەک چاو سەیرەکەم من ڕۆڵەی ئەم نیشتیمانم لەسەر ئەم خاکەش هاتوومەتە دنیاوێ لەسەر ئەم خاکەش بمرم من ئەگەر یەکین ئەگەر قاچێکیانە بمایە ئەو ساری خۆم حسابی قەمەرەی بۆ بکە یەک سیاری دەبڵ ئەکسل بێ بتوانم بچمە ئەو شوێنەکە مەبەستمە ئەسانێکی گەورەترین شت تۆمارەکەم لە جیهانە كاين من يسخن بس ساعات يسخن بانز الغام لا ابم ولا بابش انا حقلي الغام قاش ما كمو حقلي شر بس حقلي تاك تاك حقلي برماني يسج اوتو انا وهرماوه بل اوتو انا ما يو دانا مركاتك الغامي الله قلم حتى كملوا في هذا بدن رزقاركم دي اخواتهم بخلات بومنان وسي يمجان نيموري منيش نيموري كي من او تلا باخلما نيموري كي خواش او تلا بربري بشتي سلمى راسته للروج قيامته بس خواسيري نيموريا كم من أول بس كاغو شعر زور بخير بي باش حال بين هذا الجو هاي تيار وتشريفي أنا جورو كردين أو جنجينا وأودان كردوتو جنابي شيء كلا جنجينا كاني أمولاته ويوين جنجانيش جنجانيش هميشه تشاول جناب كان بو أو دلسوزي كه أنا بو كاركي زور سباس ودوباره بخير بي من زۆر سپاسی ئەم کەناڵی ڕوانگە ئەەکەم دەستگای ڕوانگە ئەەکەم بەرپرسانی ئەم کامێرامان جوانانە ئەم کوڕە گەنجە جوانە خوا لە ئێمە نەزێنێ خوایە ئەوەی کە من بۆم کردویت و خزمەتی خەڵکم پێکردووە ئەم گەنجانە بگەن بە ئاواتی خۆیان ئەم وڵاتیشمان بۆ ئاوادان کە ئەم هەولێ سەد ئەوەنێتە جوان بێ بە هەموو کوردستانیش و هەموو بەرپرسی ئەم وڵاتە ئەەکەم داوایان یەکەم ئیمتیامان بەم گەنجانە بەم ئەم گەنجانە سەرچاوەی ژیانی مرۆڤایەتین ئێمە ڕۆیشتین ئێمە کەم و کوڕیمان هەیە ناڵێم نیمانە بەڵام بە ئەم گەنجانەت خوا لەسەر کار و بەرنامەکەی خۆیان ئاوادانم بۆی ئەم وڵاتە جوان بێت من کتێبێکم چوە لەسەر ئەوە ئەم کتێبە پیاوێ لە ناو دووکەڵ و تەقینەوەدا ئەم کتێبە جا منیش پێشکەش یەکەم بە دەستگای ڕوانگە بۆ ئەوەی وەکو مێژوولاتان بمێنێتەوە کاگو شاژیان حەزەکەین لە کۆتاییە نامەیەکمان بۆ بنووسی بۆی بخێن ناو گەنجینەکەوە هەڵکو کتێبەکە شێرچێتە ناو گەنجینەکەمانەوە بسم الله الرحمن الرحیم بۆ برایانی گەنجی نیشتیمانم داواتان لێ دەکەم خزمەتێکی وڵاتی خۆتان بکەن بۆ ئەوەی پێشکەوتوو بێ نیشتیمان هەڵگرتنی ئەلغامێک ڕزگارکردنی مرۆڤێکە هەڵەی ئەلغام یەک جارە ئاگاداری خۆت بە گەنجی نیشتیمان گەنجینەی پێشکەوتنی وڵاتە
وشیاری ئەلغا ماڵگیری نیوەنی ڕوانگا